هەر هاوڵاتیەک مافی خۆیتی ناڕەزایی خۆی دەربڕی و ئێمە یاسامان هەیە کە مافی خۆپیشاندان ڕێکی خستووە ئەگەر کەم و کوریشی هەیەەوە چەند ساڵە ئێمە داوا دەکەین کەوا چەمبڕگە و مادەی تێدایە پێویستە هەموار بکرێتن و ئەم مافە نابی زەبت بکرێ لە هەمان کاتە لەلایەن خۆپیشاندەر ئەم مافەی کە بۆی دراوە نابێ بەکاربینی بۆ دروستکردنی گرژی بۆ سووتاندنی مولکی گشتی بۆ ئەوەی کەوا خۆپیشاندان لە ئاراستەی خۆی دەربچی بڕواتم بە ئاراستەیەکی تر لەم کاتەدا خۆپیشاندەرەکان و هەر خۆپیشاندەرەک ئەو مافەی کە هەیەی لە دەست دەدا و لە هەمان کاتە دەبیتە هۆکارێک بۆ تێکدانی سەقامگیری ئەم وڵاتە یعنی ئێستا هەمومان لازانین ئێمە هەرێمی کوردستان لە کۆمەلگای نێودەوڵەتیش بەوە بەناوبانگە و بە خۆشمان ئاگادارین کە لەم ناوچەی لە عێراق و دەور و پشتمان کە شوێنێکی ئارامە شوێنێکی سەقامگیرە شوێنێکی پێکەوە ژیانە شوێنێکی ڕێزگرتنە لە نێوان هەموو پێکهاتەکانی ئاینی و نەتەوەیی لە ناو هەرێمی کوردستانە ئێمە ئەبێ بە بەردەوام کار بۆ ئەوە بکەین بۆ ئەوەی ئەو پەیوەندیەی نێوان خەلکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لە ڕەگەز و ئاین و نەتەوە ئەمە بیپارێزین بۆ ئەوەی بتوانین بەهێزتری بکەین